تا دێت ڕێکارەکانی فرۆشتنی سیمکارتی بێفۆڕمی کۆمپانیاکانی پەیوەندی تونتر دەکرێت و هەر کەسێک مامەڵە بە سیمکارتی بێفۆڕم بکات 3 ملیۆن دینار سزا دەدرێت. داوا دەکرێت هاوڵاتیان خۆیان لە بەکارهێنانی ئەم زۆرە سیمکارتە بەدوور بگرن. هیچ سیمکارتێکی بەکار هاتوو تۆمارکراو بە ناوی خۆت لە بازار مەیفرۆشە ئەگەر بە ناوی کڕیار تۆمار نەکرێت. ئەو بە ڕێزانە ئەگەر بریکار نەبن تۆمارکراو نەبن تکایە واز لە فرۆشتنی سیمکارتی تۆمار نەکراو بێنن چونکە قازانجەکەت ڕەنگە 2,000 بێ بەڵام بە ژێرەی ڕێنمایی ئێمە هەر کەسێک سیمکارتێکی تۆمار نەکراو بفرۆشێ 3 ملیۆن دینار غەرامە دەکرێت. تکایە ئاگدار بن ئەوەی ئەو ئیشە وەکو ئیشی سەرەکی نییە وەکو ئیشی لاوەچی نیکە لەبەرەوەی زەرەرەکەی زیاترە و ئەگەر بە بێ ئاگایی بیکە بەشداری دێکا لە دروستکردنی دەرفەت بۆ تاوانکاران. پێشتر هەیە دەفرۆشتەوە بەچیە ئەوە سیمەکە خوانەکە کابراشتەش پێ بکە. ئامر کاسبکارێکی شاری هەولێرە. پێشتر کڕین و فرۆشتنی سیمکارتی بێفۆڕمی پەیوەندی دەکرد و دەڵێت سیمکارتی بێفۆڕم خواستێکی زۆری لەسەر بوو. بازاڕی ئێمەش گەرم بوو. بەڵام بەهۆی ئەو گیر و گرفتانەی لە مامەڵەکردن بەم جۆرە سیمکارتانەوە دەکەوێتەوە وازم لە فرۆشتنی هێناوە. پێشتر دەما فرۆشت احتیادی بوو بەس ئەو کاتەی ئێستا و بڕیارە دەرتووە ئەمن خۆم نایفرۆشم بەڕاستی هەرچەندە لە زەرەری خۆشمە بەرژەوەندی گشتی لە پێش بەردەوەندی خۆم دادنم باشترە. پێشتر دەتفرۆشت بەڵێ کازانجی چەند تێدا وەڵاهی سیمکارتە بوو 5,000 بوو هەبوو 6,000 بوو هەبوو 7,000 بوو هەبوو 10,000 بوو. ناتانی کەتنی پێ بکەیت ناتانی زیندانی پێ بکەیت. هاوڵاتیان پشتیوانی لە قەدەغەکردنی فرۆشتنی سیمکارتی بێفۆڕم دەکەن. بەو پێی زۆر جار بەکارهێنەرانی ئەم سیمکارتانە کێشەی کۆمەڵایەتی لێکەوتۆتەوە و بۆ تامەترسی لەسەر ئاشتی کۆمەڵایەتی. ئەوە شتێکی زۆر باشە لەبەرەوەگە دەبینی سیمکارتەکە بەناوی خۆی نیە یەکەشی تهدید دەکا یان فروفێرەی لێ دەکەیان شتێکی لێ دەکری سیمکارتەکەی دەداتێ ڕقەمەکە چێ بە 2,000 کرێ بە 3,000 کرێ فرێ دەدا دەڕوە. ئەوانەی لە جادەی سیمکارتی دەفرۆشنەوە هەموو مخالفەیە. دەبی دەیەکی خاصێ بیتن بەس سیمکارتی بفرۆشی نفوست دەبێت جواز دەبێت شتێک دەبێت لەوێندەرە ناو دەنووسی. لەبەرەوەی باشە کێشەی کۆمەڵایەت لە ناو خەڵک هەیە هەمووی لەسەر سیمکارت و موبایل شتەیە زۆری کێشەی کۆمەڵایەتی نامینێ ئەو سیمکارتە کابرا سیمکارتێکی بە 2,000 دەکڕی مشکلێکی گەورەی پێدەناوە سیمکارتەکەی فڕێدا وەرە و شخصە لە چێ دەدیتەوە. سیمکارتی بێفۆڕم ئەو سیمکارتەیە کە هیچ زانیارێکی بەکارهێنەر لە لای کۆمپانیای خاوەنی سیمکارت نییە. لە ڕابردوودا چەندین حاڵەتی خراپ بەکارهێنانی ئەو جۆرە سیمکارتانە تۆمار کراوە. بەڵام ئێستا ڕێکارەکانی کڕینی سیمکارت گۆڕاوە و بۆ پێدانی هەر سیمکارتێک پەنجەمۆر و وێنەی ڕاستەوخۆی بەکارهێنەر وەردەگیرێت. ئیبراهیم زیاد کەناڵی پەیام هەولێر.